بەپێی ئاژانسی هەواڵی کیۆدۆی ژاپۆن بە پشتبەستن بە سەرچاوەکانی حکومەتی ژاپۆن گروپی 7 وڵاتی پێشەنگی پیشەزازی بیر لە قەدەغەکردنی نزیکەی تەواوی هەناردەکانی رووسیا دەکەنەوە. دیمیتری مێدڤێدێڤ سەرۆکی پێشووی رووسیا ڕۆژی یەکشەمە ڕایگەیاند ئەگەر قەدەغەکردنی لەو شێوە ڕوودات مۆسکۆ دەستپێشخەری دانەوێڵی دەریای ڕەش هەڵدەوەشێنێتەوە. ئەو ڕێکەوتنە کە بەنێوەنگیری نەتەوەی گرتوەکان و تورکیا سازکرا بوو هەناردەکردنی دانەوێڵی گرنگ و پێویست لە بەندەرەکانی دەریای ڕەشی ئۆکرانیاوە بۆ بازاڕەکانی جیهان لە ڕێگەی پشکنینی هاوبەشی کەشتیەکان لە دامەزراوەیەک لە ئەستەمبول ڕەوانە دەکرێت. ئۆکرانیا پێنجەم گەورەترین بەرهەمهێنەری دانەوێڵەیە لە جیهاندا لە مانگی حوتەوە بەپێی گرێبەستەکە نزیکەی 28 ملیۆن تەن دانەوێڵە هەناردەکراوە. شارەزایان هۆشداری دەدەن کە کۆتایی هێنان بەکارکردن بەو ڕێکەوتنە دەتوانێت کاریگەری وێرانکەری هەبێت لەسەر قەیرانی خۆراکی جیهان. ئەگەر گرێبەستی دەریای ڕەش نوێ نەکرێتەوە و ئۆکرانیا نەتوانێت هەناردە بکات ئەوە پێشبینی دەکەم جارێکی دیکە نرخی کاڵا خۆراکیەکان بە شێوەیەکی بەرچاو بەرز بێتەوە. رووسیا پێشتر مانگی ڕابردوو ڕایگەیاندبوو ڕەنگە گرێبەستی دانەوێڵی نوێ نەکاتەوە لە دوای کۆتایی هاتنی لە 18 مانگی پێنجدا. مۆسکۆ دەڵێت یاداشتێکی لە تێگەشتنی جیاواز بەڵام هاوتەریب لەگەڵ نەتەوەی گرتوەکاندا کە لە سەری ڕێکەوتون بۆ یارمەتیدانی کەرتی کوشتوکاڵی رووسیا لە بەرامبەر سزاکانی ڕۆژئاوادا شکستی هێنا. زۆر بە دیاریکراوی بەکردەوە هیچ نەکراوە بۆ لابردنی هەر بربەستێک لە بەردەم هەناردەکردنی پەین و دانەوێڵی رووسیا. سەرڕای ئەو ئیدعایانە ئامارەکان دەری دەخەن کە هەناردەی گەرمی رووسیا لە ڕاستیدا لە ماوەی ساڵی ڕابردوودا 2 هێندە زیادی کردووە. لە نێویاندا داواکاریەکانی کرملن گەڕانەوەی بانکی گشتوکاڵی رووسیا بۆ سیستەمی پارەدانی جیهانی سویفت، هاوکات دەستپێکردنەوەی دابینکردنی ئامێری کشتوکاڵی بۆ رووسیا و هەڵگرتنی سوودارکردنی بیمە و چوونە ناو بەندەرەکان بۆ کەشتی و بارەکانی رووسیا. بە دڵنیاییەوە ئەو داواکاریانە ناتوانرێت بە تەواوی جێبەجێ بکرێن. ڕووسەکان دەزانن دیسانەوە هەوڵدەدەن سوود لە خواردنەکان وەربگرن بۆ ئەوەی هەموو ئەو دەستکەوتانە بەدەست بێنن کە دەتوانن بەدەستی بێنن. ئەوان لە کاتێکدا ئەو کارە دەکەن کە نزیکە لەوەی دڵنیا بێت کە ئێمە تاوسەندنی شەڕەکان دەبینین لەگەڵ ئۆکرانیەکان کە بە ئەگەرێکی زۆرەوە هەوڵدەدەن بەڕاستی وەرەنگاری هەڵوێستەکانی رووسیا ببنەوە. کەواتە چی ئەگەر رووسیا دەستپێشخەری دانەوێڵە کۆتایی پێ بهێنێت؟ ئەگەر رووسیا بەڕوونی بڕیار بدات شەڕانگێز بێت و ئەو ناوچانە من ڕێژ بکات کە کەشتیەکان تێدا لە جوڵەدان یان بە ئەگەرێکی زۆرەوە ئەو کەشتیانە بکاتە ئامانج، ئەوە کەشتیەکان ناجوڵێن و ڕێژەی بیمە زۆر بەرز دەبێتەوە. خاوەن کەشتیەکانیش بڕیار دەدەن کە نەچنە ناو دەریای ڕەشەوە. ئەمەش بەڕاستی دەبێتە هۆی گیرخواردنی هەناردەکردنی دانەوێڵە. نەتەوەی گرتوەکان و گروپی 7 وڵاتە پیشەسازیەکە داوا لە رووسیا دەکەن دەستپێشخەری دانەوێڵە نوێ بکاتەوە و هۆشداری دەدەن هەر پچڕانێک دەتوانێت نرخی خۆراک بە شێوەیەکی بەرچاو بەرز بکاتەوە و ژیانی هەژارترین وڵاتانی جیهان بخاتە مەترسیەوە. ئاسۆ جەبار بۆ راپۆرتی هێنری ڕێجوەڵ دانگی ئەمریکا.